سماش كوشن مساج نحن حبي صورتك شنو؟ صورتك دار جلس کەی مافوری دەستکردی هەریج لە ساڵی 1982 هەیکەلی بینایەکە دروست کرا بەڵام هیچ کاری تێنەکە تا ساڵی 1998 حکوومەتی هەرێم هەستا بە نۆژەنکردنەوەی ئەم کارگەیە و دابینکردنی گشت کەلوپەلەکانی و بە هەموو پێداویستەکانەوە و هەروەها دابینکردنی گشت ئەو فەرمانبەرانەیەکەوە پێویستە کاری تێ بکەن. لە ساڵی 1990 حکوومەتی هەرێم بە شێوەیەکی ڕێکوپێک هەیکەلی بینایەکە ڕێکی خستەوە جایش کە نۆژەن کرایەوە بە هەموو شێوەیەکەوە هەموو کەلوپەلەکان و پێداویستەکانی بۆ دابین کرا. هەروەها 100 فەرمانبەر لێی دامەزرا بە شێوەی کاتی سەرەتایی. ئەو جا چەند ڕاهێنانێک هاتن بۆ بنکەکەمان لە کارگەی مافوری کەس نەزان کەوا ڕاهێنانیان بۆ فەرمانبەرانەی ئێرە کردو بۆ زانینی شێوازی ئیشکردنەکە. باش ئەوەی ڕاهێنانێکی باشمان کرد و توانیمان ئەو ئیشە فێر ببین هەستاین با دروستکردنی مافوری گەورە وەکو مافوری 2 بە 3 بە 4 جۆرەها مافوریمان دروستە کرد کە پەیوەندی بە کەلتور و کەلەپوری کوردەواری خۆمانەوە هەبوو. زۆر مادەی بەکاردێ وەکو سوپ داو ڕایەل کە ئیشی پێ بکەین و کە ئەو سوپانەش کە ئیشی پێ دەکەین بە زۆری سوپی ئیرانیە. بنکەکانی مافوری دەستکردین سەر بە وەزارەتی ڕۆشنبیرینە. بەڕێوەبەرایەتێکمان هەیە بە ناوی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەولێر کە سەرپەرشتی هەم 7 معمەل لە کوردستانی سەرپەرشتی هەر 7 معمەلەکان دەکات. گیر و گرفتەکانی ئێمە بە بازارکردنی مافورە بە بازارکردنمان کەمە بازارکردمان نییە. ئەگەر وەزارەتی ما هەوڵ بدا بازارێک بۆمان دابین بکە و بازارمان هەبێ ئێمە ئەتوانی ئیشی خۆمان زۆر بەرەو پێش بین و شتی زۆر جوانتر و ڕێکتر و ئەوەیتر دروستکەین. لەبەر ئەوەی دەستکردا کوالیتێکی زۆر باشی هەیە. کوالیتی مافوری دەستکردی هەری برێم یەکێکە لە باشترین کوالیتەکان کەوا لەوانەیە منافەسەی کوالیتی ئیران بکە. یعنی لە زۆر وڵاتاش ڕۆیشتیا هەروە بە شێوەی دیاری. ئێمە لە ڕووی تەندروستیەوە زۆر گرنگمان بە ڕووی تەندروستیەوەدا و لەبەر ئەوەی ئەو موادێک کە ئیشی پێکرێ موادێکی چێمیاویە ئەو سوپەیکە بۆمان دێ بە شێوەیەکی یعنی دەرمانی لێدرایە چێمیاوی و تەنگەنەفەس و ئەو شتانە یعنی تەسیر لەو فەرمانبەرانەکە کەوا ئیشەکەن. ئەو کارمەندانە لێرەنا 195 ئافرەتە. لەبەر ئەوە ئیشەکە پەیوەندی بە ئافرەتەوەیە ئافرەت حەز و خولجای ئەو ئیشەی هەیە حەزەکە ئەو ئیشەی بکە و بەردەوامی لێشە خۆی. لە ماوەی 15 ساڵە ئیش لێرە دەکەم. هەن ڕۆژانە لە سعات 8 بەیانی تا 2 پاشنیوەڕۆ. ئیشەکەمان وڵاهی هەم زەحمەتە و هەم خۆشیشە. بەس کاتێکە ئێکەم جارکەدەی زۆر زەحمەتە بەس ئەو کاتی کە فێر بووی هیچ زەحمەتی نییە. ئەو شتە یەکەم جار ڕایەلە دواتر حەبل و زیگزاک و ئەو شتی ئیشیش پێ ئەەکەین وەکو کوتک و قوڵابە و شیشە و مقەس. والله جاروێ ینی تووشی حاڵەتی دەستبڕین و ئەوانە ئەبین چونکە ئەگەر ئاگدار نەبین قوڵابە ینی قوڵابەکە کەوەدە 50 کەس دێتە بڕینەوە یانیش وە چاومان دەکەوێت شتە. ئێمە تقریبن ماوەی چەندێکە بێ کە لێرە دەستمان بە ئیش کردووە سەرەتا کە دێنی ئێرانە دەست بە ئیش دەکەین
ئەبێ پرۆڤە لەسەر کارەکان بکەین بۆی تەواوەتی زانیاری تەواومان لەسەر کارەکانمان هەبێ چونکە بۆ نمونە هەر غەڵەتی هەر شتێک لە کارەکانمانە بکرێتن تابلۆکانمان بە ناڕێکی و بە نادروستی دێن ئەو تابلۆیانە پێکهاتوون لە حەبل و زگزاک و ئەبێ سەرەتا بۆ نمونە کە دەست بە کارەکانەکەین بۆ نمونە بتەوێ هەر شتێ دروستکەی ئەبێ بۆ نمونە هەندێکیان هەن بە گوێرەی کۆمپیوتەری ئەسنەدۆ نەخشی کۆمپیوتەری بە پێی ژمارەیەکانەوە دێت چونکە ژمارەکان بۆ ئێمە ئاسانکاری تەواوی تایە بەڵام نەخشی قەدیم ئەبێ بە گوێرەی چاو و ڕێنمایەکانی خۆتەوە دروستکەیت ئەستا بۆ نمونە ئەوانەی کە دەیبینن ئەوانە لە شێوەی کۆمپیوتەری دروستکراون بەڵام ئەوانەی خوارەوە نەخشی قەدیمن ئیشەکانمانی تر لەو جۆرانن کەوا دەیان بینن هەموو جۆرە ئیشێکەکەین بەڵام پێشتر ئیشی کۆمبارەوە شتانە شەکرا بەڵام ئێستا ئیشەکانی ئێمە زیاتر بۆ نمونە تابلێ بچووکی تابلێ گەورە ئەو شتانە کار دروستیان دەکەین.